بەناوی خودای بەخشندەی میهرەبان. ئەمڕۆ چوارشەممە چاری جەمادی دووەمی 1444 هیجری بەرامبەر بە 28 دوانزەی 2022 زاینی. هەردوو بەشی منداڵ و نەجەوانانی کوڕان و کچان لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی نووسینگەی دەستگای نووری حیکمە هەڵدەستن بە سازدانی ئاهەنگی کۆتایی هاتنی چوارەمین پێشبڕکێی ساڵانەی قورئانی پیرۆز بۆ منداڵ و نەوجەوانان. سەرەتای ئاهەنگەکەشمان ڕازاوەتر و بەرەکەتدارتر دەکەین بە خوێندنەوەی قورئانی پیرۆز لەلایەن قوتابی بەشداربووی پێشبڕکێیەکە قوتابی ئەحمەدی هیدایەت. با بفەرمێن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير. الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور. الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فطور ثم ارجع البصر كرتين ينقلب إليك البصر خاسئا وهو حسير. ولقد زينا السماء الدنيا بمصابيح وجعلناها رجوما للشياطين وأعتدنا لهم عذاب السعير. وللذين كفروا بربهم عذاب جهنم وبئس المصير. إذا ألقوا فيها سمعوا لها شهيقا وهي تفور تكاد تميز من الغيظ كلما ألقي فيها فوج سألهم خزنتها ألم يأتكم نذير. قالوا بلى قد جاءنا نذير فكذبنا وقلنا ما نزل الله من شيء إن أنتم إلا في ضلال كبير. وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير. فاعترفوا بذنبهم فسحقا لأصحاب السعير. إن الذين يخشون ربهم بالغيب لهم مغفرة وأجر كبير. خدای گەورە پاداشی کاکە ئەحمەد بداتەوە. ئامادەوانی خۆشەویست، ئێستاش وتەی بەخێرهاتن پێشکەش دەکرێت لەلایەن مامۆستا محەممەد عەبدوڵڵا بەرپرسی بەشی منداڵ و نەوجەوانانی کوڕان. با بەڕێزیان بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين وعلى آله وصحبه أجمعين. ئەندامانی بەڕێزی نووسینگەی دەستگای نووری حیکمە، دایک و باوکانی پەرۆش و خەمخۆری منداڵەکانتان، مامۆستایانی ئازیز و ماندوونەناس، قوتابیە خۆشەویست و ماندوونەناسەکانی ڕێگای قورئانی پیرۆز، بەخێرهاتتان دەکەین بۆ ئاهەنگی کۆتایی هاتنی چوارەمین پێشبڕکێی ساڵانەی دەستگای نووری حیکمە کە بۆ منداڵ و نەوجەوانان ساز دەکرێت لە هەردوو ڕەگەز. پێتان دەڵێن طیبتم وطاب ممشاکم
وتبوأتم من الجنة منزلا بخير بين لبو أو أهانجا شكو ناز داريكوا منافسيشي شريفانا منافسيشي خوش لسر پاداش ورگرتن لسر ورگرتنی ئەجری زیاتر لەسەر وەرگرتنی پاداشی زۆرتر لە ڕۆژی دوایی. طبعا هەمومان دەزانین دنیا پڕیەتی لە منافەسە و لە مسابقات، بەڵام گەورەترین و پیرۆزترین و باشترینیان ئەوەیە کەوا پەیوەستە بە باشترین و پڕ بەهاترین کتێب، ئەویش کە قورئانی پیرۆزە. بێگومان ئەو پێشبڕکێی کە لە دەستگای نووری حکمەت دەکرێتن ساڵانە، ئەو ساڵ کە چوارەمین ساڵە بە هاوبەشی هەردوو بەشی منداڵ و نەوجوانان لە کوڕان و لە کچان لە بەڕوبەراتی پەروەردەی نووسینگەی دەستگا ساز دەکرێتن. ئەو پێشبڕکێ بە دوو قۆناغ بەڕێوە دەچی. قۆناغی یەکەم کە هەر بەشە و لەلایەن لێژنەی تایبەت بە خۆیانەوە مسابقاتەکە دەکەن، و لە قۆناغی دووەم لێژنەیەکی هاوبەش سەرپەرشی دەکاتن لە بۆ یەکەمەکانی دەرچووی قۆناغی یەکەم. جا ئەو هەنگی ئەوڕۆمان بە بۆنەی کۆتای هاتنی چوارەمین ساڵیتی کە چوارەمین ساڵە و پێشبڕکێ دەکرێتن کۆتای هاتنی قۆناغی دووەمە کە ئەوڕۆکە ئینشاءڵڵا خەڵات و دیاریان پێدەبەخشین. پێم خۆشە لێکواندا بە هەموو قوتابیانی خۆشەویست و نازار ڕابگەێنم ئەوەی بێتە دەستگای نووری حکمە یان بەشداری لە مسابقەی کرد بیتن، ئەکید ئەوانە هەموو براون، کەسێکمان نییە بڵێن ئەوە نەیبردیتەوە یان دواکەوتووە، هەموو براوەیە، چونکە هەموو منافەسەکە و هەموو ئەو ئیشێکە دەکرێتن لە پێناو خوای گەورەیە، کەواتە کەسمان نییە پاشە کشەی کردبی یان سەر نەکەوتبی، هەموو سەرکەوتووە. بەڵام لە بۆ ئەوەی پێشبڕکێکەمان خۆشتر و پرچێشتر بیتن، حتمما چێ مادیتر و چێ دڵسۆزتر و چێ خەمخۆرتر و چێ زیاتر هەوڵی دابی ئەویان ئەکید پاداشیشی زیاتر دەبیتن. جا ئەمە لە دنیاییان پاداشێکی سادە و کاریان دەکەین ئینشاءڵڵا، بەڵام ئەکید لای خوای گەورەش پاداشتێکی نەبراوەتان هەیە، چونکە خۆتان ماندوو کردووە لە بۆ بەدەستهێنانی ئەجر و پاداشت. جا ئەو پێشبڕکێک و باسمان کرد ئەو ساڵی چارەمیتی ئینشاءڵڵا ئەوڕۆ ئاهەنگکە دەکرێتن، دواتر کە ئەوەی یەکەم و دۆم و سێمەکانی قۆناغی دووەمە خەڵاتی تایبەتریان دەکرێت و ئەوانەی کە چوونە قۆناغی دووەم هەموویان خەڵات دەکرێن. بەس پێم خۆشە دووبارەی کەمەوە ئەوانەی کەوا لە قۆناغی یەکەم بەسەر نەکەوتن لە بۆ قۆناغی دووەم یان لە قۆناغی دووەم یەکەم و دووەم و سێم نەبوون، دڵی خۆیان توڵ نەکەن، هەموو ئەو مادیبوونەی کە کردیتیان پاداشیان هەیە لای خوای گەورە و هەمووشیان براوەنە، هەمووشیان ئینشاءڵڵا لە بەهەشتی پان و بەریندا ئەجر و پاداشتەکەی دەبینەوە. و دووبارە بەخێراتان دەکەم خوای گەورە پاداشی هاتن و ئامادەبووتان داتەوە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه. خدای گەورە پاداشی بە خێری مامۆستا محەممەد بداتەوە. ئامادەوانی ئازیز، ئێستاش با یەکەوە گوێ لە سرودێک دەگرین تایبەت بە قورئانی پیرۆز کە لەلایەن گروپێک لە قوتابیانی منداڵ و نەجوانانی کچان نواندنی بۆ دەکرێت. بافەرموو. بسم الله الرحمن الرحيم هل أتاك حديث الغاشية وجوه يومئذ خاشعة عاملة ناصبة تصلى نارا حامية تسقى من عين آنية صدق الله العظيم. أنا القرآن رباني وعلمني
في تعاملهم كمثل الورد صنواني تعالت في الدنا أيدي لهم زرع بأوطاني لهم غرس بفردوس رعاه المنعم الحاني رعاه المنعم الحاني أيا حفاظ يا جيلا تسامت فيه أوزاني ستشرق شمسنا يوما سيخرج فجرنا العاني ونمضي نسعد الدنيا ويعلو ذكر قرآني ويعلو ذكر قرآني أنا القرآن رباني وعلى في الورى شاني أنا القرآن رباني وعلى في الورى شاني أنا القرآن أدبني أنا القرآن نقاني أنا القرآن أدبني أنا القرآن نقاني خدای گەورە پاداشتی بەخێریان بداتەوە. بەڕێزان، ئێستاش بە یەکەوە گوێ دەگرین لاوتەوە سوودەکانی مامۆستا ئەسعەد محەممەد بەڕێوەبەری پەروەردەی نووسینگە با بەڕێزیان بفەرموێن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. مامۆستایان و دایک و باوک و قوتابیە بەڕێزەکان دووبارە دەستخۆشیتان لێ دەکەین و بە خێراتنتان دەکەین یاخۆ بە خێر بێن سەرچاوان و دەستخۆشی لەو مامۆستا بەڕێزانە دەکەین کە وەکو لێژنە بەڕاستی هیلاک و ماندوو بوون و دەستخۆشی دووبارە لەو قوتابیانە دەکەین کە هیمەتیان هەبوو بەشداری ئەو پێشبڕچێیان کرد. ئەنی بەڕاستی ئەوە هەر خودی بەشداریکردنەکە فەزلەکی هەیە کە خوای گەورە دەفەرمێ وفي ذلك فليتنافس المتنافسون لەسەر ئەوە ئێوە منافەسە بکەن. جا بەڕێزان، ئێمە بە حکمی ئەوەی لە دەستگایەکی کەوا زیاتر ئیهتیمام و پسپۆڕیەتیمان لە بواری قورئانیات وەرگرتیە، لۆیە زۆر گرینگە ئێمە بەردەوام لە خزمەت قورئان دابین. لۆیە پێم خۆشە بەڕاستی بچینە خزمەت ئاەتێکی قورئانی پیرۆز کە خوای گەورە لە سوورەتی ڕوم لە کۆتاییەکەی دەفەرمێتن، لە کۆتایی ئاەتەکەی دەفەرمێ وكان حقا علينا نصر المؤمنين. ئەو ئاەتە زۆر مهمە. خوای گەورە لە سەرەتادا دەفەرمێ ولقد أرسلنا رسلا من قبلك فجاءوهم بالبينات فانتقمنا من الذين أجرموا وكان حقا علينا نصر المؤمنين. ئەو ئاەتە زۆر گرینگە بە تایبەتی کۆتاییەکەی. ئێمە لە ظروف و سەردەمێک دەژین کە بەڕاستی کۆمەڵێک بابەت و مسلمانان ڕوبەڕووی کۆمەڵێک تەحەدیات دەبنەوە، ڕوبەڕووی کۆمەڵێک هەڕەشە و گەردەلولی دوژمنان دەبنەوە. بەڵام لێرەدا وەکو مسلمان بزانین ئەنجام و عاقیبەتی ئەو شاڵا و گەردەلول و ئەو سیڕاعات چی لێ دێتن. کۆتاییەکەی ئەوەیە لە سەرەتای سوورەت لە سەرەتای ئاەتەکە خوای گەورە دەفەرمێت وەلەقەد ئەرسەلنا ڕوسولا من قبلک یا محەممەد صلی الله عليه وسلم بە هەمان شێوە کو ئەتو نێردراوی ئەوە وەکو دڵدانەوەیەکە لە بۆ پێغەمبەری خوا ئەو هەورازون شێوەی ئەتوو بڕیتت دەیبڕی پێغەمبەرانی پێشە توش بە هەمان شێوە بڕیتیان وەلەقەد ئەرسەلنا ڕوسولا من قبلک پێغەمبەرانیش بە هەمان شێوە وەکو تو ئەو هەورازون شێوەیان دیتیە وجاءوهم بالبينات وببينات هاتینە. ئەوە زۆر مهمە. بەینات پێغەمبەران پەیامیان بەینات بووە، ڕۆن و ئاشکرا بووە. لۆیە زۆر گرینگە مسلمانیش ئەو پەیامی هەری دەگری لەسەر ئەساسی بەینە و بەڵگەبی. لە بۆ نمونە جەنابەت لە فەیسبوک کەسێک کە قسەیەک دەکاتن جوێندان سیفەتی مسلمان نییە، قسە پێگوتن تەشیرکردن نا، لەسەر ئەساسی بەڵگە و بەینە وەڵامی بدەوە. لۆیە پەیامی پێغەمبەران فجاءوهم بالبينات هەمیان لەسەر ئەساسی بەینە هاتینە. ئەوجا وەکو مفەسیرین دەفەرمون خەڵک بەرامبەر پێغەمبەران دەبنە دوو چین. یەکەچیان ئەوەیە سڵ ناکاتەوە لە ئەزیەتدانی پێغەمبەران، سڵ ناکاتەوە لە
وەکو دەرێ ڕەتکردنەوەی پەیامی خوای گەورە دەفەرمێ فانتەقەمنا من الذين أجرموا انتقاممان لێوەگرتەوە انتقاممان لەو فیرقەیەوە گرتەوە جا لەوانەیە یەک برێ باشە خوای گەورە لۆ انتقام وەردەگریتەوە لەوانەیە ئەو کەسا پێش سزادانی ئەدی ئەگەر هیدایەتی وەرگرت لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژە هیدایەتی وەربگری مفسرین دەفەن وشەی فانتەقەمنا یعنی کابرا هیچ خێری پێوە نەمایە تەواو بێخێر بووە هیچ خێر و هیچ ئیسیفادەشی پێوە نەمایە لۆی خوای گەورە وشەی ئینتیقامی بەکاری نایە خوای گەورە ئینتیقامی لەو سنفە وەردەگریتەوە بەڵام وەکانە حەقا عەلەینا نەسڕ المؤمنین ئەوانەی پشتی پێغەمبەرانیان گرت ئەوانەی نەسڕەتی دینی خوای گەورەیاندا خوای گەورە دەفەرمێ وعدی مەیە کە ئەمە سەریان بێخی جا خوای گەورە دەفەرمێ چێ وەکانە حەقا عەلەینا زۆر مهمە ئاەتەکە زۆر مهمە زۆر دقیقە تەسەور ناکرێ بەڕاستی دەفەرمێ وەکانە حەقا عەلەینا لەسەر ئێمە خوای گەورە لەسەر خۆی واجب دەکات ئەخەوە زۆر مهمە هەبزانە ئیماندار لە لای خوای گەورە چەند بەڕێزە خوای گەورە مافەشی دەداتە ئیمانداری لەسەر خۆی واجب دەکات ینی وەکو ئیماندار ئەو مافەت لە لای خوای گەورێ ئەگەر ئەتو ئیماندارێکی ڕاست و تەواو و حەقیقی بی ئەوەی کە خوای گەورە دەیەوێ خوای گەورە لەسەر خۆی واجب کردیە کەوا سرد بێخی جا خوای گەورە لە قورئان زۆر دقیقە یعنی یەک حرفیش یەک حرف بەبێ حکمت نییە دەفەرمێ وەکانە حەقا عەلەینا نەسر باسی نەسر دەکا لە قورئاندا دوو شە هاتیە غەلەبە هاتیە نەسر هاتیە جیاوازی هەیە ئەو ئاەتە لە سوورەتە چیە سوورەتی ڕوم لە سەرەتای سوورەتی ڕوم دەفەرمێ چێت ئەلیف لام میم غولیبەتی ڕوم غولیبەی بەکارهینە غەلەبە لەگە نوسرەت فەرقی هەیە نەسر لەگە غەلەبەی جیاوازە جیاوازیەکەی چییە نەسر حەقە بەڵام غەلەبە مەرزنی حەقبی جاری وا هەیە دەوڵەتێک داگیر دەکات بەڵام بە زوڵم ئەوە یەک لە جیاوازیەکان دوو جیاوازیەکی دیکەی ئەوەیە نەسر عاقیبەتی لەگەرە ئاخیرەتی لەگەرە ئەو دیوی لەگەرە کە قیامەتە بەڵام غەلەبە ماوەیەکی کاتیە دەفەرمێ غولیبەتی الروم في أدنى الأرض وهم من بعد غلبهم سيغلبون في بضع سنين ئەوجا پاشان دەفەرمێ خوای گەورە دەفەرمێ ئیمانداران سەردێخین هەر لە پاش ئەو ئاەتەی کەواتە خوای گەورە لە قورئاندا یعنی زۆر دقیقە وەکانە حەقا عەلەینا نەسڕ المؤمنین خوای گەورە ئیمانداری سەردێخی و هەروەها ئەو سەرکەوتنەشی حەقە عاقیبەتیشی لەگەرە جا لەوانەیە یەک بپرسی برێ وەڵی ئێستا مسلمانان لە هەموو کاتێک زیاتر پێویستیان بە نەسڕەتە خۆشەویستان نەسڕەت دوو جۆری هەیە وەکو مفەسرین باز دەکەن جاری وا هەیە نەسڕەت ئەوەیە کەوا خوای گەورە دوژمنەکەت سزا دەدا ئەمە وەکو مسلمان لەو ئاست و لەو مەوقیفە نینە نەگەیشتینە ئەو ئاستەی کەوا حکم بگرینە دەست دەسەڵات بگرینە دەست هێشتان ئەو توانایەمان نییە هێشتا نەگەیشتینە ئەو ئاستە خوای گەورە ئەو نەسڕەتە کووە یەک لە جۆرەکانی نەسڕەت ئەوەیە خوای گەورە ئینتیقام و عەزابدانی بەرامبەرتە ینی بەرامبەر مسلمانان و جۆرێکی دیکەشی ئەوەیە کەوا خوای گەورە دەسەڵات و هێز بداتە ئیماندارە جا ئەگەر وەکو دەرێ زیاتریش ورد بینەوە لە ئاەتەکەی خوای گەورە دەفەرمێ وەکانە حەقا عەلەینا نەسڕ لە کۆتاییەکەی دەفەرمێ چ وەکانە حەقا عەلەینا نەسڕ المؤمنین ئیماندار دەبی ئینسان ئیماندار بی ئیماندارێکی ڕاست بی خۆی لەگە خوای گەورە یەکلا کردبیتەوە ئیماندار چێیە خوای گەورە لە سەرەتای سوورەتی مؤمنون دەفەرمێ قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون والذين هم عن اللغو معرضون
والذين هم للزكاة فاعلون والذين هم لفروجهم حافظون إلى آخره أو كومل صفاتان تدا ودفرمت لكوتايك دفرمت أولئك هم الوارثون الذين يرثون الفردوس هم فيها خالدون دبي إيمان داري حقيقي بي وإيمان داري حقيقي أقبقرينو سر سورة غافرش خواي قوراء باسي وقال الرجل مؤمن من آل فرعون يكتم إيمانه باسي كابراشي دكا لقوم فرعون إيمانك خوي شارديت وهتا أو موقفه بلان باشان كا وكو دريكاتي هات دفرمي أتقتلون رجلا أن يقول ربي الله كواتا إيمان داريك چي ديك لصفة كاني تيا چكو خواهي قورة دفرمي وقال الرجل مؤمن إيمان دارا أو بياوة دفرمي صفتي وايا كوا حق بيجا برامبر دارو دستي فرعون دفرمي أتقتلون رجلا أن يقول ربي الله وهروها يكا چي ديك لصفة كاني تيا دفرمي وقال الذي آمن هل هما سورة غافر زور أوي دوبارة دكاتو كواتا دبي إيمان دار أو صفتاني تي دابي يا قوم اتبعوني أهدكم سبيل الرشاد بدواي من بكم من أو قومكم لو أوي الرقاي راستان بي بشان بدم كواتا إيمان دار يكا لصفة كاني أوي كواري راس بخلشي بشان دا ويا قومي هذه الحياة الدنيا متاع وإن الآخرة هي دار القرار دفرمي أو دنيايا متاع متعيكة وشي قمي من داران عصر دسيت دري قما شي دكاتن وإواركي ديتا وقما كي تيقددا دنيا جوها وإن الآخرة هي دار القرار آخرة دار قرار قيامت أوين در جيغاي نشتا جيبونو جيغاي استقرارية مانوية كواتا براسي اگر ايما بمانوي ايمانداري حقيقي بين دبي او صفتانا مان لي بيتجي دبي تمشاي او اياتانا بكي يقلواني برسيار بك باشا لقرآن هيز نمونيك مانيك خواي قورا فعلا سري خستبي ورا سورة الصافات خواي قورا دفرميتسي ولقد نادانا نوح فلنعم المجيبون ونجيناه وأهله من الكرب العظيم وجعلنا ذريته هم الباقين وتركنا عليه في الآخرين سلام على نوح في العالمين إنا كذلك نجزي المحسنين إنه من عبادنا المؤمنين إيمان داربو خواهي قولة سيكر لسا قومكي ظالي كردو وكو دري سريخست وإن إلياس يشبه ما شوى إنه كان من عبادنا المؤمنين أيش ما سري خزلو عبادة شي يقول عبادة إيمان دار كان موسى وهارون إنهما من عبادنا المؤمنين موسى وهارون يشبه ماشي وأوانش ما سرخز لو أوانش إيمان دار بون لو زياتر أو هم نمونة داتي خواي قور اللباش هات سيروشي بيغمبران لو يقرينغا أو صراع الملاني بين حق وباطل بيشان داتن ولا باشا نتيجة كشد داتي چی بسر هات پیغمبران لگر برای برانبریان چیان بسر هات آیا سرکتن یان شکستیان هینه بێگومان سەرکەتن یعنی سەرکەوتن لەوەی زیاتر کە خوای گەورە دەفەرمێتن واذكر في الكتاب إبراهيم إنه كان صديقا نبيا أخا سەرکەوتن لەوەی زیاتر کە خوای گەورە لە قورئان دا باسی پێغەمبەر دەفەرمێ واذكر في الكتاب لە کتاب ذکر و یادی شێ بکە ئیبراهیم بکە إنه كان صديقا نبيا إدريس صديقا نبيا إسماعيل إنه كان صادق الوعد وكان رسولا نبيا أو هم مدحا أو بزنية سركوتن لوي زياتر كخواي قورة بو عظمة جلاليتي خوي مدحي پیغمبران دكا سركوتن لوي زياتر أو أنا همو نموننا لو أوي كوا براسي إيما درسيان ليور بقريد وأجر تمشايش بكين خواي قورة فرمي فاصبر إيمان دار صبر بقرا إن وعد الله حق
خوای گەورە کە ئەو وعدەی پێدای کە دەفەرمێ وەکانە حەقەن عەلەینا نەسڕ المؤمنین لەو لایەش پێت دەفەرمێ وعدی خوای گەورە حەقە ئاگادار بە دڵت وەکو دەرێ شتی خراپی لە بۆ نێ وعدی ئین الله لا یخلف الميعاد خوای گەورە قەت مخالفەی وعد و ئەو کاتێک کە داینایە مخالفە ناکات بەڵام ئەو کاتەی ئەتوو پێت گونجاوە مەرج نییە ئەو کاتە باش بی ئەتوو ئێستات پێ باشە بەڵام لە لای خوای گەورە وانییە وە خوای گەورەش عەلام الغویوبە ئەو باشتر دەزانی لۆیە زۆر گرینگە ئێمە لەگەر لەبەرکردنی قورئان لە خزمەت قورئان دابین زیاتر لێ ورد بینەوە زیاتر تێی بگەین لە لەبەرکردن لەگە لەبەرکردن بە هەمان شێوە تێگەیشتن لێ وردبوونەوە لێ تەفەکوور تەدەبور زۆر گرینگە زیاتر سەرتان ناشێنم دووبارە بە خێراتنتان دەکەین و دەستخۆشی لە مامۆستایان و لەو قوتابیانە دەکەین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. خدای گەورە پاداشتی بە خێری مامۆستا ئەسعەد بداتەوە. ئامادەبوانی خۆشەویست، ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا غەریب عەزیز دەکەین بەڕێوەبەری گشتی پەروەردەی دەستگام بۆ پێدانی سوپاس و پێزانینی نووسینگەی دەستگا بە ئەندامانی لێژنەی هەڵسەنگانی چوارەمین پێشبڕچەی ساڵانەی قورئانی پیرۆز. مامۆستا یونس عەبدوڵڵا مستەفا. مامۆستا دیلان حاجی محەممەد. مامۆستا بوشرا عەلی ئەحمەد. خدای گەورە پاداشتی بەڕێز مامۆستا غەریب عەزیز بداتەوە. ئامادەبوانی ئازیز و خۆشەویست، بۆ زیاتر ئاشابوون بەم پێشبڕچەیە بینەری ڤیدیۆیەکی دۆکیومێنتاری دەبین کە بە سوپاسەوە لەلایەن بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری نووسینگە تایبەت بەم پێشبڕچەیە ئامادەکراوە. با بفەرمون. چوارەمین پێشبڕکەی قورئانی پیرۆز بۆ مناڵ و نەوجەوانان، دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری بۆ ساڵی چوارەم هەڵسا بە ئەنجامدانی پێشبڕکەی قورئانی پیرۆز بۆ مناڵ و نەوجەوانان لە ئاستەکانی 1 جوزئی، 2 جوزئی، 3 جوزئی و 4 جوزئی لەسەر ئاستی هەردوو بەشی مناڵ و نەوجەوانانی کوڕان و کچان لە نووسینگەی دەستگا. پێشبڕکێکە بە 2 قۆناغ بەڕێوەچوو. قۆناغی یەکەم ماوەی 2 هەفتەی خایان لە بەرواری 1911 تاوەکو 30 2022 هەر بە شەو لە ڕێگەی لیژنەی تایبەت بە خۆیان هەڵسەنگاندنیان بۆ قوتابیان ئەنجامدا. أعوذ بالله من الشيطان الرجيم فعصوا رسول ربهم فأخذهم أخذة رابية إنا لما طغى الماء حملناكم في الجارية لنجعلها لكم تذكرة وتعيها أذن واعية. لە هەر ئاستێک 201 قوتابی کوڕ و 218 قوتابی کەستێدا بەشدار بوو. پاشان یەکەمەکانی هەر ئاستێک لە کوڕان و کچان دەرچوون بۆ قۆناغی دووەم. قۆناغی دووەم لە بەرواری 3/12 تاوەکو 7/12/2022 بەڕێوەچوو کە تێیدا 20 قوتابی کوڕ و 31 قوتابی کچ بەشدار بوون و لە ڕێگەی لیژنەیەکی تایبەت هەڵسەنگاندنیان بۆ ئەنجام درا. لە هەر ئاستێک یەکەم و دووەم و سێمی تێدا دیاری کران. قل هو الرحمن آمنا به وعليه توكلنا فستعلمون من هو في ضلال مبين
لە پێش بڕکێکانەوە 26 نمرە لەسەر لەبەرکردن و 4 نمرە لەسەر ڕەچاوکردنی یاساکانی جوان خوێندنەوە بوو. قوتابی قورئان لە هەر 4 ڕاستەکە 4 پرسیاری ئاراستە دەکرا. خدای گەورە پاداشتی برایانمان لە بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری نووسنگەی دەستگا بداتەوە. بەڕێزان و ئامادەبوانی خۆشەویست، ئێستاش سرودێک پێشکەش دەکرێت لەلایەن تیپی سرودی نوری حیکمە. قورئان 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 خۆری ئاسمانە قورئان قورئان یاسای ژیانە قورئان قورئان بۆ ئەم جیهانە قورئان قورئان بۆ ئەم جیهانە قورئان 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 سرایە بۆ ئەم جیهانە وەک ئاو هەوا پێویستی ژیانە قورئان سرایە بۆ ئەم جیهانە وەک ئاو هەوا پێویستی ژیانە هەر کەسێ دوور بێ ئالە و خەڵاتە هەر کەسێ دوور بێ ئالە و خەڵاتە دووچاری دەرد و ئازاری گیانە دووچاری دەرد و ئازاری گیانە قورئان 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 خۆری ئاسمانە قورئان قورئان یاسای ژیانە قورئان قورئان بۆ ئەم جیهانە قورئان قورئان بۆ ئەم جیهانە قورئان قورئان ئای لەو قورئانە چەند پاک و تارزە پەیڕەوکارانی سەریان پێبەرزە ئای لەو قورئانە چەند پاک و تارزە پەیڕەوکارانی سەریان پێبەرزە هەتا سوڕیژین لە دەورانە بێ هەتا سوڕیژین لە دەورانە بێ بە قورئان ڕوونا ژینی ئەم ئەرزە بە قورئان ڕوونا ژینی ئەم ئەرزە. چاوەڕوانیەکانمان کۆتایی پێبینین و دەرەنجامەکانیش ڕابگەیەندرێت. بۆ ئەم مەبەستە داوا لە بەڕێز مامۆستا تاریق فایق ئەندامی بەشی منداڵ و نەوجەوانان کوڕان دەکەین با بفەرمێت بۆ ڕاگەیاندنی ئەنجامەکانی پێشبڕشێکە و پێدانی خەڵات و بڕوانامە بە قوتابیە سەرکەوتوەکە. السلام عليكم ورحمة الله وبركاته. ئێستاش دەست دەکەی بە پێدانی بڕوانامە و خەڵات بە قوتابیانی ئاستی 4 جزئی کە قوتابی ئەمین ئەیوب قادر دەرچووە بە پلەی یەکەم بە تێکڕای نمرە 97 و داوا لە بەڕێز مامۆستا یونس دەکەین مامۆستا یونس عەبدوڵڵا سەرۆکی لیژنە بێت بۆ پێدانی دیاری. قوتابی محەممەد نەمیر مەحموود ئاستی 4 جزئی دەرچووە بە پلەی دووەم بە تێکڕای نمرەی 94.5 با بفەرمێ. قوتابی عەبدوڵڵا شەوکەت تۆفیق لە ئاستی 4 جزئی دەرچووە بە پلەی سێیەم بە تێکڕای نمرەی 89.5. عەبدوڵڵا شەوکەت تۆفیق. ئاستی 3 جزئی قوتابی ئەنەس شێرزاد خدر دەرچووە بە پلەی یەکەم بە تێکڕای نمرەی 99. ئەنەس شێرزاد خدر.
دەستخۆش مامۆستا یونس داوا لە بەڕێز مامۆستا بشرا عەلی دەکەین ئەندامی لیژنە بابێت بۆ پێدانی دیاری و خەڵات بە قوتابیانی یەکەمی ئاستی سێ جزئی قوتابی نیگا تەڵحەت حەوێس دەرچووە بە پلەی دووەم بە تێکڕای نمرەی 98 نیگا تەڵعەت چوار قوتابیمان هەیە دەرچوینە بە پلەی دووەم بە تێکڕای نمرەی 98 قوتابی فاتیمە کۆسرەت ساڵح ئاستی سێ جزئی دەرچووە بە پلەی دووەم بە تێکڕای نمرەی 98 فاتیمە کۆسرەت صالح قوتابی لیا هێمن زرار ئاستی سێ جزئی دەرچووە بە پلەی دووەم بە تێکڕای نمرەی 98 قوتابی سارا نەریمان حەوێس ئاستی سێ جزئی دەرچووە بە پلەی دووەم بە تێکڕای نمرەی 98 سارا نەریمان داوا لە بەڕێز مامۆستاوریا دەکەین بێت بۆ پێدانی بڕوانامە و خەڵات بە قوتابی قوتابی عومەر بەهرام قادر لە ئاستی سێ جزئی دەرچووە بە پلەی سێم بە تێکڕای نمرەی 97 عومەر بەهرام قادر ئاستی دوو جزئی قوتابی عیمران عەبدوڵڵا بایس دەرچووە بە پلەی یەکەم بە تێکڕای نمرەی 100 ئاستی دوو جزئی عیمران عەبدوڵڵا بایس دەستخۆش مامۆستا داوا لە بەڕێز مامۆستا دیلان حاجی دەکەین ئەندامی لیژنە بێت بۆ پێدانی خەڵات و دیاری بە قوتابیانی یەکەم لە ئاستی دوو جزئی قوتابی ئاشنا مەسعود خضر دەرچووە بە پلەی یەکەم بە تێکڕای نمرەی 100 قوتابی شۆخ شوان ساڵح دەرچووە بە پلەی یەکەم بە تێکڕای نمرەی 100 لە ئاستی دوو جزئی شەش قوتابیمان هەیە کە 100یانینە تێکڕای نمرەکانیان قوتابیەکیان کوڕەوە 5 قوتابیشیان کچن ئیمان دڵشاد شەمسەددین دەرچووە بە پلەی یەکەم لە ئاستی دوو جزئی بە تێکڕای نمرەی 100 ئیمان دڵشاد شەمسەددین ئاستی دوو جزئی دەرچووە بە پلەی یەکەم بە تێکڕای نمرەی 100 قوتابی شیفا فەرهاد عوثمان دەرچووە بە پلەی یەکەم لە ئاستی دوو جزئی بە تێکڕای نمرەی 100 شیفا فەرهاد قوتابی یارە عەبدوستار ڕەمەضان دەرچووە بە پلەی یەکەم لە ئاستی دوو جزئی بە تێکڕای نمرەی 100 یارە عەبدوستار قوتابی فریشتە سیروان حەوێس دەرچووە بە پلەی دووەم لە ئاستی دوو جزئی بە تێکڕای نمرەی 99.5 فریشتە سیروان حەوێس ئاستی دوو جزئی دەرچووە بە پلەی دووەم بە تێکڕای نمرەی 99.5 قوتابی مەڕوە سەلیم سڵاح
دەرچووە بە پلەی سێم لە ئاستی دوو جزئی بە تێکڕای نمرەی 99 مەڕوە سەلیم صلاح يسعى إليك فاقتبس من نوره واشدد به دوما يديك أسأل الله بأن ترضى وأن داوا لە بەڕێز مامۆستا ئەسعەد دەکەین بەڕێوەبەری پەروەردەی نووسینگە بابێت بۆ پێدانی بڕوانامە و دیاری بە قوتابیانی ئاستی یەک جوزئی ئەحمەد هیدایەت نیعمەت دەرچووە بە پلەی یەکەم بە تێکڕای نمرەی 100 لە ئاستی یەک جوزئی قوتابیەش کەشمان هەیە هەر تێکڕای نمرەکەی 100 محەممەد دارە حەسەن ئاستی یەک جوزئی دەرچووە بە پلەی یەکەم بە تێکڕای نمرەی 100 ئاستی یەک جوزئی قوتابی یوسف تارق فائق دەرچووە بە پلەی دووەم بە تێکڕای نمرەی 99.5 يوسف طارق فائق قوتابیەش کەشمان هەیە دەرچووە بە پلەی دووەم بە تێکڕای نمرەی 99.5 قوتابی عەبدوڕەحمان فەیسەڵ عەبدوڵڵا عەبدوڕەحمان فەیسەڵ عەبدوڵڵا دەرچووە بە پلەی دووەم بە تێکڕای نمرەی 99.5 سرتالا بەردەمی خۆم پێشنان خواردن یەکسەر ئەڵێم بیسمیلا دوایینان خواردن ئەڵێم ئەلحەمدولیلا دوایینان خواردن ئەڵێم ئەلحەمدولیلا داوا لە بەڕێز مامۆستا چیمەن دەکەین ئەندامی بەشی منداڵ و نەوجەوانانی کچان بابێت بۆ پێدانی دیاری بە قوتابیانی ئاستی سێمی یەک جوزئی ئەو قوتابیانەکە پلەی سێمیان بەدەستێنایە قوتابی محەممەد ئەحمەد سەلیم محەممەد ئەحمەد سەلیم دەرچووە بە پلەی سێم بە تێکڕای نمرەی 99 لە ئاستی یەک جوزئی قوتابی حەنان کۆسرەت ساڵح قوتابی سیدرە سەمیع ئیکرام سیدرە سەمیع ئیکرام دەرچووە بە پلەی سێم بە تێکڕای نمرەی 99.99 دەست خۆش مامۆستا دەست خۆش ئێستا داوا لە هەردوو بەرپرسی بەشی منداڵ و نەوجەوانانی کوڕان و کچان مامۆستا گوڵوباغ جەمال و مامۆستا محەممەد عەبدوڵڵا دەکەین بێن بۆ پێدانی دیاری بە قوتابیانی دەرچووی قۆناغی دووەم ئەو قوتابیانەی کەوا یەکەم و دووەم و سێم نەبووینە با بەڕێزیان بفەرموون ئاستی چوار جوزئی قوتابی ئەسما تارق حەمەدەمین دەرچووە بە تێکڕای نمرەی 88 قوتابی ئەسما تارق حەمەدەمین قوتابی هودا صالح عمر هودا صالح عمر بە تێکڕای نمرەی 87.5 ئەوە ئاستی چوار جوزئی بوون قوتابیانی ئاستی سێ جوزئی ڤارین دڵخۆش حەسەن بە تێکڕای نمرەی 93 دەرچووە ڤارین دڵخۆش حەسەن قوتابی پێشەوە پشتیوان محەممەد ئاستی سێ جوزئی تێکڕای نمرەکەی 92 پێشەوە پشتیوان قوتابیانی ئاستی دوو جوزئی قوتابی هودا جەوهەر حەمەد
تێکڕای نمرەکەی 98 هودا جەوهەر حەمەد نور جەوهەر حەمەد تێکڕای نمرەکەی 97 لڤین بورهان حاتەم تێکڕای نمرەکەی 97 ئایا ڤیدیۆکەت بەدڵ لڤین بورهان حاتەم قوتابی مەڕوان عەبدوڵڵا بایس تێکڕای نمرەکەی 97 سوپاسی خدا ئاستی دوو جزئیەوانە بۆ بەخششەکانت ئەی خوای گەورە و میهرەبان بەردەوام بۆ هەموو شتێ سوپاسی خدا دەکەین سوپاس بۆ بەخششەکانت ئەی خوای گەورە و میهرەبان لەسەر چی سوپاسی خواکەین لەسەر چی سوپاسی قوتابی ئاسیا شاکر حوسێن تێکڕای نمرەکەی 96 ئاستی دوو جزئی ئاسیا شاکر لەسەر قاچ و پێڕۆشتنم لەسەر خێزان و چوار دەورم لەسەر سۆزە دەروون محەممەد کەریم دەروون محەممەد کەریم بەردەوام بۆ هەموو شتێ سوپاسی خدا دەکەین سوپاس بۆ بەخششەکانت ئەی خوای گەورە و میهرەبان بەهرە محەممەد سەلیم دەروون محەممەد کەریم ئاستی دوو جزئی تێکڕای نمرەکەی 96 بەهرە محەممەد سەلیم ئاستی دوو جزئی تێکڕای نمرەی 97 بەهرە لەسەر وێنە و یاریەکانم لەسەر ورچە خۆشەویستەکەم ئەحمەد دلێر حاجی تێکڕای نمرەکەی 95 ئەحمەد دلێر حاجی بەردەوام بۆ هەموو شتێ سوپاسی خدا دەکەین سیدرە نەوزات عەبدوڵڵا ئاستی دوو جزئی تێکڕای نمرەکەی 93.5 سیدرە نەوزات عەبدوڵڵا تابی دڵگەش دڵشاد ئۆمەر ئاستی دوو جزئی تێکڕای نمرەکەی 92 دڵگەش دڵشاد ئۆمەر قوتابی محەممەد مەنسوور یاسین تێکڕای نمرەکەی 88 ئاستی دوو جزئی محەممەد مەنسوور یاسین ئاستی یەک جزئی قوتابی ئەحمەد فارس ئەحمەد تێکڕای نمرەکەی 98 ئەحمەد فارس ئەحمەد ئاستی یەک جزئی تێکڕای نمرەکەی 98 قوتابی سام عەبدوسەمەد ئیبراهیم تێکڕای نمرەکەی 98 لە ئاستی یەک جزئی سام عەبدوسەمەد ئیبراهیم قوتابی مەریەم محەممەد میرزا ئاستی یەک جزئی و تێکڕای نمرەکەی 97 مەریەم محەممەد سیدرە ساڵح عومەر تێکڕای نمرەکەی 97 ئاستی یەک جزئی بشرا عەبدوسەمەد تەها تێکڕای نمرەکەی 97 لە ئاستی یەک جزئی سیدرە ئامانج سەردار تێکڕای نمرەکەی 96 لە ئاستی یەک جزئی سیدرە ئامانج سەردار فاتیمە محەممەد عەبدوڵڵا تێکڕای نمرەکەی 96 لە ئاستی یەک جزئی محەممەد سەفین عومەر ئاستی یەک جزئی تێکڕای نمرەکەی 95 محەممەد سەفین عومەر
نوێژکردن بۆ خوا پێنجار لە کاتی خۆیە سێم ڕۆژوی ڕەمازان خدا ئەحمەد ئاکۆ یونس ئاستی یەک جوزئی تێکڕای نمرەکەی 93. لە یەکەوە تا پێنجن یەکەم دوو شەهادەکە نوێژ ڕۆژ و حەج و زەکات ئەحمەد ئاکۆ یونس بەهرە جومعە عەبدوڵڵا هاژاران ژمارە چوارە نازداران دەیدەین با دەستی ڕاستمان پێویستە لە سەرشانمان حاجیش کۆتا پایەیە سەردانی ماڵی خوایە سۆزیار یاسین ئیبراهیم ئەمانن پایی ئیسلام بەهرە جومعە عەبدوڵڵا تێکڕای نمرەکەی 93 بوو سۆزیار یاسین ئیبراهیم ئاستی یەک جوزئی تێکڕای نمرەکەی 90. مەڕوە ئەمیر حارس مەڕوە ئەمیر حارس تێکڕای نمرەکەی 88 لە ئاستی یەک جوزئی. خی گەورە پاداشتی ئامادەبوون تا بداتەوە لێرەدا کۆتایی بە ئاهەنگەکەمان دێنین. خی گەورە سەرکەوتوی دنیا قیامەتتان بکە ئینشاء الله.